بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيد الأولين والآخرين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. ربنا لك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم، وتب علينا يا مولانا إنك أنت التواب الرحيم. خوشكبراني برزمهم ولاك. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بۆ بران لە دەستەی ژیار و هاوکاران و مامۆستایان، خوای جزای خێری هەموو لایەکی بدات و ئینشاءالله. عەزیزانم، ئەمە لە بەردەم فرسەتێکی دیکەی عومر داین و فرسەتەی عومریا ڕەنگ بی نازانین دەیگەینێ یان نایگەین. زۆر ئەو فرسەتانەمان بەڕێکردن، ئەوەندەی کە لە عومرمان چوە کورت یانە مەتەلەن زۆر یانە کەم، ڕاستە ڕەنگی وەکو پێویست نەمانتوانی بی ئیستیغلالی بکەین. ڕەمەزان ئەو فلتەرە پاک و چاکەیە کە خوای پەروەردیگار جەل جەلالوهو وەکو نیعمەتێک لەگەڵ بەندەکانی خۆی کردووە و لەگەڵ موسڵمانانی کردووە، تێیدا بەڕاستی حەقی ئیستیغلالکردنی هەیە. ئەڵێن ئومەتانی پێشوو تەمەنێکی درێژیان هەبووە، کە تەمەنی درێژیان هەبووە، تێیدا مەجالی عیبادەتێکی زۆریان هەبوو. بەڵام لە ڕەحمەتی خوای پەروەردیگار لەگەڵ ئومەتی پێغەمبەری ئاخری زەمانی، لەگەڵ ئەوەی کەوا تەمەنیان کورتە، بەڵام خوای پەروەردیگار جەل جەلالوهو عیبادەتی وای لێ بڕیار داینە کە بە عیبادەتی کەم پاداشتی زۆر وەدەست بینە. لە کتێبە هاتووە چەندە سەنەدە ئەوانەی زۆرە بەقووەت نینە، دەڵێن کابرایەک لە ئومەتانی پێشوە بۆ بە ناوی شەمعونی غازی، تێیدا جیهادی کردووە 1000 مانگ. کاتێکەوە باس کرایە سەحابەکان وەکەوەی بڵێ پیان سەیر بوو، لە کاتێک ئەوان تەمەنێکی درێژیان هەبووە، چۆنی ئەوان دەتوانن مەتەلەن ئەو بابەتەی مقارنە بکەن لەگەڵ تەمەنی کورتی خۆیان. خوای پەروەردیگار ئەوەی ناردیتە خوارێ لەیلەتول قەدری خەیڕ من ئەلف شەهر، تەنها شەوێک کە ئەتوانی عیبادەتی خوای پەروەردیگاری تێدا بکەی، خێر و پاداشتی لە 83 ساڵی تەمەن زیاترە. ڕاستی ئینسان ئەگەر بێت و لە ڕووی ئەو دەستکەوتانەی کە لە مانجە ڕەمەزانە بوونیان هەیە سەیری بکەین، ئێمە تێگەیشتنێکی هەڵەمان هەیە لە جانبی عیبادات. وە تێدەگەین عیبادەت ئیلا دەبیەت و شەو نوێژا بکەی، ئیلا دەبی پارەی زۆر بکەی، خێر مارهێتی مەچی فەقیر تێر بکەی. بەڵام زۆر جاری وایە عیبادەتمان هەیە کە من و فرسەتەکان ممکنە ئەمە بە چاوەکی کمیان تەماشا بکەین، بەڵام لە لای خوای پەروەردیگار جەل جەلالوهو پاداشتان یەکجار زۆرە، وەکەو قاعیدەی وتەحسەبونەه هەیینەن وهو عند الله عەظیم. ڕاستە مەتەلەن بە چاوێکی کم تەماشەیەکەی، بەڵام لە لای خوای پەروەردیگار جەل جەلالوهو یعنی عەکسی ئەوەی کە لە سوورەتی نوور هاتووە زۆر خراپە هەیە. ئینسان بە کمی سەیری ئەکا، بەڵام وەکو ئەجر یا سزا لە لای خوای پەروەردیگار گەلێک زۆرە و زۆر عیبادەتی شێوە بە چاوێکی کمی تەماشاکەین، بەڵام لە لای خوای پەروەردیگار جەل جەلالوهو ئەجر و پاداشتی یەکجار زۆر. لێ بەڕێزانم، ئەگەر بێت و تەماشا بکەین، ئێمە وەکو موسڵمان ڕۆژانە ڕوبەڕووی دەیان مەزدەری شەڕ ئەبینەوە کە ڕوومان تێ ئەکەن. ئەو مەزدەرە مەزدەری جۆرا و جۆرن. زانان ئەڵێن ئینسان وەکو ئینسان لە سێ چاوگە شەڕی لۆ دێ. سێ مەزدەر هەنا، مەزدەری شەڕن بەنسبەت ئینسانی. یەکەمینیان شەیطانە کە خوای پەروەردیگار فەرمێ ئین الشەیطان لەکم عەدووە فاتەخیذوه عەدووە. شەیطان دوژمنی ئێوەیە، ئێوەش بە دوژمنی بزانن. ئێمە هەمومان دەزانین وەکو مرۆڤ کاتێک کە دوژمنێک و نەیارێکمان ئەبێ خۆی لە ئامادە بکەین، دەبی بیناسین، دەبی قودرەتی شەڕانگێزی دوژمنەکەمان بناسین، بزانین لەکوێ ئەتوانی هەوڵی چ ئادالەوەی زەفەرمان پێ ببە. ئەبێ ئەو دوژمنێت و بایەندی سیلاح پەیدا بکەی، مقاومەی خۆتی پێ بکەی. هەموو ئەو بابەتانە خوای پەروەردیگار جەل جەلالوهو لە قورئانی و پێغەمبەری عەزیزیشمان عەلەیهی السەڵات وەسەلام وەکو مطەبق و مفەسیری قورئانی ئەو شتانەی لە بۆمەی باس کردینەوە، هەروەها ئاگاداری کردینەتەوە و زانایانیش بەڕاستی خوا جزای خێریان بداتەوە. بە تایبەتی مەدرسەی تەسەووف، مەدرسەی زوهد لە تاریخی ئیسلامیە تەرکیزیان زۆر لەسەر ئەوەی کردیە کوم محاولە بکەین ڕوبەڕووی مەزدەری یەکەمی شەڕ ببینەوە کە شەیطان، مەزدەری دووەمی شەڕ بریتیە لە نەفس. زانایان باسەکەن دەڵێن ئەوە خەتەرتر و مەترسیدارترە لە مەزدەری یەکەم کە شەیطانە، چونکە لۆ شەیطان دیارە مەتەلەن دەیناسی بۆی کە وەسفی کرایە، بەڵام نەفس دژمنێکی داخلیە کە کۆنتاک و زۆر جاری وایە ئیلتقای هەیە و چ برێت دەستدۆستی ئەکا، ڕێخۆشی ئەکا لە بۆ دژمنی خارجی.
لێ خوای پەروەردیگار جەل جەلاله لە کۆمەڵە دەقێک و پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام لە کۆمەڵە فەرمودەیەک ئاگاداری کردیتینەوە لە شەڕی نەفسمان کاتێکی خوای پەروەردیگار جەل جەلاله لە قورئانێ نەفسی ئەکا بە سێ بەش نەفسی مطمئینە و نەفسی لەوامە و نەفسی ئەمارە دەبێت و ئاگاداری نەفسی ئەمارە بی ئین النەفس لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي نەفس بەردەوام طبیعەتێکی هەیە خوای پەروەردیگار جەل جەلاله وای دروست کردووە نەفسی وما سواها فألهمها فجورها وتقواها قوەتی خەیری دایتێ قوەتی شەڕیشی دایتێ ئەتو ئەگەر بێت و محاولە نەکەی جانب خەیرەکەی بە قووەت بکەی بە دڵنیاییەوە جانب شەڕەکە زاڵە بی جا لە خاتریەوەی ئەتو بتوانی ئەو جانبە خەیرەی ناو نەفست بەردەوام بەرەو خەیری بەرەو چاک بەڕاستی دەبی گوێ لە پێغەمبەری خوا بگری عەلەیهی سەڵات وسەلام دەی محاولە بکەی پەروەردەیەکی ئاوای نەفسی خۆت بکەی بزوان بکەوێتە ژێر کۆنتڕۆڵی عەقڵ بکەوێتە ژێر کۆنتڕۆڵی دەق و وەحی چونکە ئەگەر بێت و بەڕەهایی بەجێ تێشت ئەدبا لە جیاتی ئەوەی کەوا تو نەفسی لەوامە هەبی لە جیاتەوەی کەوا نەفسێکی مثلا ئەمارە هەبی با بگەیتە دەرەجەی نەفسی مطمئینە ئەوەی کە خوای پەروەردیگار جەل جەلاله ئەفەرمێ یا ئەیەتوها النەفس المطمئینە ترجعی بگەڕێوە لۆ لای من خوای پەروەردیگار جەل جەلاله کە فەرمی بگەڕێوە لۆ لای من لە مقابلە بە مرکزی عیبادەت کە پێغەمبەری بەو وەسفەکە و هەروەها پاداشتی بەهشتیشی لە بۆ دانای خوای پەروەردیگار جەل جەلاله لە دەرەنجامی وەسفکردنی قورئانی پیرۆزە ئاوا وەسفەکە لێ دەبی محاولە بکەین ئەگەر نەفسی مطمئین نەش نەبین دەبی لە نەفسی ئەمارە بین ئەو نەفسەی کە هەندێک جارە ئەکەوی بەڵام هەوڵ هێڵستانەوەی لۆ ئەدەی ئەو کاتێک کە تووشی گوناه هەبی تووشی پلانی شەیطان و نەفس ئەبی محاولە بکەی جار و بار بینیەوە سەرخەت ئەو نەفسەی کەوا هەندێک جارە گوناحەکەی بەڵام لۆمەی ئەەکەی جاری وایە ئەکەوی بەڵام إن الذين آمنوا ثم استغفروا ثم آمنوا يعني ئەوانەی کە ئیمان دینن دوای تووشی گوناها بی هەڵەیەکە دوای دێتەوە دەڕوا دێتەوە ئەمەشیان باشترە لە نەفس ئەمارەکەی کە ئەتوو وەکو دیلێک بەدەستەوە دەناڵێن مەصدەری سێمی شەڕ بریتە لەو برادەر و لەو دۆست و لەو ئینسانانەی کە شوێنی نەفس کەوتون شوێنی شەیطان کەوتون کە خوای پەروەردیگارە فەرمێ قل أعوذ برب الناس لآخره فرمي الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس أوي كوا مصدر الشر لتوجيه كردني إنسان جاري وإنسان خرافة جاخواي پروردگار جل جلاله بقولي خوي لا هاتني مانج رمضان وكو نعمتك مصدري يكمي شر بنص حديث پیغمبر صلى الله تعالى عليه وسلم أوانا كوت زنجير كرين شيطان كان قويان توانان هزيان سنور دار كرين وي پیغمبر صلى الله تعالى عليه وسلم فرمي وصفيدة الشياطين زنجير كرين أوانا يعني كواتا جانبي شر كمترا بەڵام تێیدا دوو مەصدەر بەرەڵان دوو مەصدەر مطلقاً دوو مەصدەر توانای چێشان هەموو چێشانێکە لە ڕەمەزانێ دەیبینی لە دوو مەصدەرەکەی دیکەنە مەصدەری خەڵک و هەروە لەگەر مەصدەری نەفس ئەو نەفسە ئەتو پێویستت بە تەزکیەکردن و تەوعیەکردن هەیە ڕەمەزان خوای پەروەردیگار جل جلاله کە داینایە فلترێکە لەو فلترانێک کە ئەو نەفسەی محاولە بکەیت دابچ لە چێ یان لە چی لەو هەموو غەفلەتەی لەو هەموو بێئاگاییەی کە بەواسطەی گوناه و تاوان تێی ئەکەوی ئەگەر بێت و تەماشا بکەی خوای پەروەردیگار جل جلاله کۆمەڵێک ڕەحمەتی لە بۆ مەداناینە لە ناو مانجە ڕەمەزانێ هەموویان نعمەتن لە بۆ تەصفیەکردنی ناخ لە بۆ نزیکبوون لە خوای پەروەردیگار لە بۆ دەستکەوتی زۆر کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێتە فەرمی الصوم جنة أو الصيام جنة أفرمي رمضان يعني مثلا بروجي بون باريزغارية وقاية جنة بريتي لو درعيك أتو دبريكي كاتك نيارك ديوي تيري تيبقري أو أجيري توا بامان شو نفس وهروها شيطان كان كاتك بين الصلاة بن برادري خراب كاتك أتو دي بروجي أبي وقاية شي كتلو بيدا أبي جاء پیغمبری خوا صلی الله تعالی علیه وسلم نکردن هل جانبی وقا باسی کرده بوی که روجی محاولاکا فیری چد بکا هیجانی جانبی حیوانی و شهوانی انسانی کنترول بکا او تا پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمی یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج لا آخر كيف فرمي فمن لم يستطع فعليه بالصيام فإنه له وجاء أفرمي أجر تواناتان هي ژنێ بینن گەنجەکان ئافرەتان ئەگەر لە تواناتاندا هەیە شوو بکەن خۆ ئەگەر بێت و پێتان نەکرا لێرە پێغەمبەری خوا صلی الله تعالی وسلم لۆ تەوجیهی گەنجاکە لەبەرەوەی بەردەوام وای ئافرەت مەطلوبە داوا کراوە لۆی لە خیتابی قورئانی لە خیتابی حەدیثی پێغەمبەر زیاد تەوجیه لە بۆ پیاوە لۆ بەردەوام ئافرەت وەکو يعني بەهایەکی گەورەتر تەماشا کراوە بەردەوام داوا کراوە بەردەوام يعني ڕێز لێگیراوە لۆی خیتابەکان زیاتر لە گەنجاکە ئەگەر نەعەکسەکەی مەفهومەکەی لێوەرە گیرێ يعني ئەی ئافرەتان ئێوەش خۆتان بە زەحمەت مەکەن ئێوەش ڕێگای زەواج سهل بکەن ئاسان بکەن ئەفەرمێ ئەگەر نەتانتوانی ئەوە بە ڕۆژی ببن
چونکە بەڕۆژبوون دەبێتە مای دامرکاندنەوەی ئەو شەپۆڵە شەڕانگێزیانەی کە لە ناخی ئینسانە بە واستەی شێطان و بە واستەی نەفس و بە واستەی برادری خراپ پەیدا ئەبن. لێ پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم کاتێ کە جگە لە ڕۆژی واجب سەحابەکانی تربیەت داوە بۆی کە لە وەختەکانی دیکەش بە ڕۆژی بن. تەماشاکەی 13 و 14 و 15 مانگی عەرەی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم بە ڕۆژی بووە. دووشەم و پێنجشەمان پێغەمبەری خوا بە ڕۆژی بووە عەلەیهی سەڵات وسەلام. لە عەرەفەی بە ڕۆژی بووە. یعنی ئەوەی کە لە حەج نەبووە پێغەمبەری خوا صلی الله تعالی وسلم. ئەگە مثلا لە عاشوڕای بە ڕۆژی بووە. ئەوانە هەمووی لەوەی هەتاوەکو ئینسان کەمێک چونکە نفس تغذية لتورقري تغذية زياتر لخواردن ورقري هيك لما بدأ كان تصوفي حقيقي كم خواردنا لولا بروي نفس كاتك تزور خوراتشي أديته كاتك وبريكي جانبي شهوات زياتر بلسر جانبي عقلية ليروا إنسان توجيهات جانب كان ديك دس بيها كان بهجوم جاري وهرسك مصدر كان شر برادري خراب ونفسه شيطان بيكوا كونتاك كان هجوم تلبو دين زاجر بيت وتوقعك نبي بروجبون نبي جوال القرآن قلت نبي وهروها لقى خوادابون ولقى بياو تاكان دابون نبي بخوا زور زحمة بتواني ومقاومة بكي تما شاب كبرزان ما رنج بي يعني نما انتواني بيوكو بيش استغلال رمضان كان لقى تماشي بسيط رمضان كان لبو تويشدان مان لبو اسو دبوني دلو درون مان لبو زادو زخيري قيامت مان تشتك مان دستكي فرمي كميش للرمضان اتو وقت تسليمبوني نفسك دربازبوني لهوا وحزو آرز وكاني محاولة كي تطبيق أمر فرماني خواي پروردگار كاتك خواي پروردگار فرمان شهيد منكم الشهر فليصوموا أتو تطبيق أمر فرماني خواي پروردگار كي أو يكمين نكسيه لبوتسه جانبي الشر لنفسي إنسان بويك وحزي ليه مطيع نبي أتو كاتك بروجبوي هر بروجبونت سرتاي دس بيتشي تسكي نفسه دوامين أتو كاتك خوت أجري لا لو شتاني كنفس زور حزيليكا لا خواردن نوا لسرجي كردن وانا همو يندبي تنشاني تي كنت كيتشي ديكيا ياخذ كاني تشي ديكيا لبو برزبونه وين نفس لبو تسكيه كردني نفس ولا باشانش دا فيري تتاكا بروجبون فيري وتكا او نفس الرابع لو يكوا صبري هبي صبر لسر مقدور صبر لسر محذور صبر لسر مأمور يعني صبر لسر مأمور وي آرام اجري وي كوا او امرت فكره هذا بيجيب كي صبر لسر مقدور وي كت عندك توانات هي بيكي بلام لبينا خواي پروردگار جل جلاله نايكي صبر لسر يعني محذور او هيك خواي پروردگار جل جلاله وعندك شتلي حرامك ولا لا لا حرام كرا وكان كنايكي هم اوانه تتليا كان وات ليا كاو نفس استعدادي هبي السبينه هركاتك كاتو امر بيكر هركاتك يعني امري بيكر ديتو بجوينكي يعني بيجي ولا بو او قناغي كوا سركونت كرديا دوا عزان تماشاب كان سباداشتك مان دستكوي اما راسي اما لما جاء رمضان بيروز هاي كميشه خواي پروردگار پیغمبر صلى الله عليه وسلم فرمي سيشت هي خواي پروردگار جل جلاله پاداشتي لبو دانا ناينه پاداشتكي كردي تعايدي خو سيشت يكمينيان بروجبونا لا همش كان مثلا تماشاكي افرمي مثلا كسك تاكي تشوف قال لديها تاوك وحفصتي لو دبو دن والله يضاعف لمن يشاء زياترش كابرا قربت نوجه بتجمعات بكا لا مالي يعني بيستحف نوجه لماري بكيتو سنوجه لجماعات بكي او خيري او نوجه كلمات كردي بالتنيا خيري زياتر لو بيستحف نوجه پاداشتی کردەوەکانی دیکە دیاری کرا مثلا حاج فلانه چیە فلانه چیە بەس تەنها سێشت نەبی یەکەمینیان ڕۆژ بە ڕۆژی بوون یا خوای پەروەردگار ئەفەرمی الصوم لي وأنا أجزي به ئەفەرمی بە ڕۆژی بوون لۆ منە لەبەرەوەی کەس نازانێت بە ڕۆژیانە بە ڕۆژی دووەمینیان سەبرگرتن ئەوانەی کە سەبرەگرن ئەوانەی کە ئارەم إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب وهروەها سێمینیشان عەفوکردنی خەڵک فمن عفا وأصلح فأجره على الله سبحان الله من دقة مدا براورد كردية هرسك لو باداشتان إلا الرمضاني ودستكون يكمنة الصبر تيا فعلا تو آرام تقرتي وصبر قري ولا سر أويك وحرام ناكي وجناح ناكي وأمر فرماني خواي پروردگار بروشبونش خوي بروشبونه سيمينش عفو كردي سبحان الله پیغمبر صلى الله تعالى عليه وسلم كاتي كافر مي أجر بيتو بيانيك يو بروشبون نزيتي قصي بمعنى مكون عمل كان تنباوك وعمل إنساني جاهل نبي هو أجر كسيش الشر بيفروشت كسيك أجر هات مثلا ويستي توشي موقفي شي حراستان كغدرتان لك تعداتان لك وعفوي بكن بيبلي امن بروجيما زانا هرسي كان هرسك بالاش لنا ما نجر رمضان ودياركون لا ما كادت تماشيكا مثلا عندك وقت تيدانا او وقت انا ببارنا كردن عندك عبادتنا عبادتي زمانين عندك عبادتنا عبادتي مكانين يعني العباد لو عندك
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە تەرکیز لەسەر هەندێک وەختاکە ئەو وەختانە محدودن مثلا یەک لەوانە پێغەمبەر فەرمی صلی الله تعالی علیه وسلم هەندێک شوێن هەنا پەردە لە مابەینی خوددا و بەندەکان نامین یعنی ئەتوو بەخۆ بۆ بەندە زەعیفایەکەی خۆت بەخۆ بۆ کۆڵە گوناحی کە هەیتت بەخۆ بۆ غەریبەی کە هەیتت یعنی ئێستا ئەگەر بێت و خانەیەکی سەرت کۆتایی پێبێ لە عەمەل بکەی بە 50 نەفەری وەمارە ناکەوی دەی بتبەستنەوە بە زنجیرە ئەو ئینسانە غەریبە دەگاتە دەرەجەیەکی هیچ پەردەیەک لە مابەینی ئەو خوای پەروەردگار نامینی جەل جەلاله یەک لە وەختانە ئەو کاتەیە تۆ ڕۆژێ ئەشچێت خوا کەسمان هەبووینە 10 دقیقا پێشی ئەوەی کەوا ڕۆژی کۆتایی پێبێ مۆبایلەکانمان دابخەین واز لە قسا بینین بچینە کونچی ماڵێک بچینە کونچی مزگەوتێک خەریکی ڕاز و نیاز بین لەگەر مەولای ئەکبەر کەسمان هەبووینە بتوانین لەو ساتە وەختانەدا داواکاریەکانمان بە نەوعێک بن ببێتە مای سڕینەوەی ئەو هەموو پەڵە و ئەو هەموو لەکەی کە لە دەفتەری ئەعمالمان بوونی هەیە نەمانتوانیوە مەشغولی استقلالی وەختانەمان نەکردی ئەوەی ڕۆیشتی ڕزاوای استقلالی داهاتوو بکەین یاخود طبعا ئەو دوعایە لەو وەختی نەبی وەدەست ناکرد لەو وەختی نەبی ئەتواتای وارە شەو نوێژ بکە شەو نوێژ پاداشتە چی دیکەیە بەس ئەو پاداشتە ئیلا لەو کاتەیە کە تۆ ڕۆژێشت دوای ئەوە مەسەلەی سحور تماشای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمی تسحروا فإن في السحور البركة ئەمە بەرەکەتی زۆر بە غەڵەتی تێگەیشت بەڕێزانم بەرەکەت زانان ناوە وەسفیەکەنە فەرمی لە هەر شتێکی بی لە هەر شتێک مضاعەتی شتی خۆی هەیە تەماشاکەی بەرەکەت ئەگەر بێت و لە عمری بی لە عیلمی بی بەرەکەت دارە بی خەڵکێک استیفادەی دەکات لە پارەی بی وای لێ دەشەرت لێی لا زۆر بن بەرەکەت بە زۆری تێگەیشتنە بەرەکەت زۆری نییە بەرەکەت زۆری بەرهەمە زاروەیە کابرا مەثەڵی کابرایکی وچی ئیمامی نەوەوی 40 ساڵی ژیایە بەڵام بەرەکەتێک لە عمری هەبووە عمرێکی طولانی نەبووە عمرێکی عورزی هەبووە یعنی شتێکی لە پاشە خۆ بەجێشتە کابرا هەبووە 100 ساڵ ژیایە دیتم 100 ساڵ لە خلالی 100 ساڵی دەگۆ یەک جار نوێژم کردەویش بەبێ دەست نوێژی لە شەرمە 100 ساڵت وەرە یەک سوزدەی لە بۆ رب العالمین نەبێت لێ بەڕێزانم بەرەکەت کە دێتە ناو تەمەنی ئینسان ئەگەر بێت و ئەتوو مەثەلەن یەک کوڕتەیە زۆر منداڵت نینە بەڵام ئەو کوڕە دەبێتە عالم دەیان و سەدان و هەزاران کەس ئیستیفادەی لێ ئەکا ئەوە بەرەکەتە پارەیەکی کەمت هەیە بەڵام دەتوانی مەشروعی گەورەی پێ بکەیت علمێکی کەمت هەیە بەتوان بەڵام خەڵکێکی زۆر گەورە لەبەردەستت پەروەردابی لۆ پێغەمبەر فەرمی تەسەحەڕوا لەوێ سحور بکەن فإن في السحور بەشێک لە بەرەکەت ببن ئەو بەرەکەتەوە دەست شێیەکەوی عەزیزان کەسمان هەبووینە برێنبانی و سەعات پێشی ئەوەی کەوا ڕۆژ کۆتایی پێبێ شەو کۆتایی پێبێ بچین لە کونچی ماڵێکە دابنیشین لەگەڵ خوای پەروەردگارە ڕاز و نیازمان هەبی خەریکی قورئان خوێندن بین خەریکی دوعا بین خەریکی زکر بین خەریکی استغفار بین ئەمە دوعاکانیشمان بووتە دوعای مادی کاتێک کە دوعاکەین خوایە پارەم زیادکەین خوایە مندارم زۆر بکەین خوایە خانی ملۆ بگۆڕی خوایە شەهادەم بەنسیب بکەین کەسێکمان هەبووە مەتەلەن داوای ئەوەمان کردبی ئیلاهی ئەگەر ڕەزامەندی تو شتێک بی لە شوێنێکی دەستم بکەی بمگەینە ئەو شوێنەی ئیلاهی سەترم بکە ئیلاهی وامان لێ بکە مستحقی نەزڕەی ڕەحمەتی تو بین یعنی تو هەندێک بابەت هەیە بەڕاستی زۆر جاروەیە ئەمە کوڕە نزانین دوعانیش بکەین ئەگەر ئەو تعبیرم لێ قبول بکەم بەڕاستی نزانین دوعا بکەین کاتێک کە دوعای پیاوچاکە بیستی وەڵڵاهی وشەکانیان هەندا غەریبن تو دەرێ مەلایکەتیان دەگەر دوعاکەن دوعای وەی کردین ئینسان ئەم زۆر جاروێ هەندێک برادەرن دەیگەمێ دەرێم ڕەبی خەسووت لێ ڕازی بی کابرا پێکەنی دەرێم تخوا زانیتت لە حیاتت ئەو دوعای لۆ خۆ بکەی دەرێ ناوەڵا مامۆستا دەرێم ئەو دوعایەکی بەسیتە ئەدێ ئەو دوعا گەورانەی کەوا هەن کاتاوەکو ئێستا تو نەتوانێ ممکنە دەرکات لێ کراوی تو ممکنە دەرگەف کراوە بووبی بەڵام نەتوانیە ئەو ڕاز و نیازەی کە لە دڵتدایە لێ هەندێک لە پیاوچاکان گوتیان خودایە دەڵێن دکتۆر عەبدوڵڵا نەقشبەندی خوای گەورە عەفوی بکە یا ڕەبی چوویتە حەجێ لێکێک لە مەوسیمەکان لۆ هەندێکای جێڕابوو ئەڵێ کۆمەڵە کتابەکەم بردبوون چه دوعای مەسوورە ئەو دوعایە بکەم چی هە دوعا لە پێغەمبەری وەرگیراینە ئەڵێ لەبن بەیتێ پیرەمێردێکی کوردەواری خۆمان نەخوێندەوارێک ئەپاڕایەوە ئەڵاڵایەوە دەیگو خودایە خۆت وەزانی لەبەر چ هاتیمە ماڵات و دا ئەوەم پێ ببەخشە کە ئەتوو ئاگات لێتە دەڵێ هەموو کتابەکانم لاداوتم عەبدوڵڵا تاوەکو ئەلعان هەندێ و کابرای فێر نەبی خوایە ئەتوو شەزانی ئەو بەندە غەریبەت لۆ چ هاتیە ئەو مەبدە لە لای سوفیا لە مەدرسەی تەسەووفا دەڵێن گەیشتنی دەرەجەیەکە لە عەبد لە لیقای بەینی عەبد و خودا ئەوەیە کە بە زمانی داخیلی دڵت ئەتوو ڕاز و نیازی ئیلاهی ئەەکەی نەک بە زمانی بەو زمانی کە ئاگات لێ نییە بەس تەنها دەربڕینی وشەکانە لە فکری ئاگات لێ نییە دوێ تەماشای فرسەتێکی دیکە بکەن لە ڕەمەزان بەڕێزانم مەسەلەی عەشری ئەواخیر کە بەڕاستی ئەمە
یعنی نەمانتوانی وەکو پێویستی استقلالی بکەین کابرا تەماشاکە هێوارێ دێت تۆمارێ چایشە خواتەوە تاوەکو سعات دەی لە بە فلیمەکی دانیشێ تا سعات 12 لە بە بەرنامەکی دانیشی سعات 12ش بە منەت ئەچیتە مزگەوتێک ئەگەر وەزعی زۆر ڕای نەبی وەڵا مەلایش نوێژ درێژ کردو وەڵا مەلە هەما تو زانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینسانێکە خوای پەروەردگار لە گوناهی پێش و پاش خۆش بوو فەرمووشی یا محەممەد عليه الصلاة والسلام باش لەسەر هەموو پێغەمبەرە حرامات هاتوونە چێناوی باش لەسەر هەموو ئومەتە حرامات هات ئومەتی تو نەستەناوی ئەو جارشە فەرمی بەخۆ بەو پێغەمبەرایەتەی دەشەوەکانی تەرخانە کرد هیچ ئیشێکی تێدا ناکرد تەنها لە بۆ عیبادەتی رب العالمین یعنی تو کاکە وەرە ئەو دەشەوانە برا اعتکاف بکە لە مزگەوت کاکە خۆ ئێستا الحەمدولله وەسائل زۆر ترمزەکی دەگە خۆ بەهەندەکێکا دەگە خۆ بە لە لایەکی دانی خەڵکەکی دیکە با دەگەرێت و تشتێکی بخوا زۆرمان تەواو بوو یا ڕەبی خوای پەروەردگار لێمان خۆش بوو ئینشاءالله بەو هیوایەم یعنی محاولە بکەین زۆر شتی دیکەی تێدا قورئان خوێندن و هەروان نوێژی جەماعات کورە تێرکردنی دڵی خەڵکی واجباتی زەکات ئەمانە هەموویان لە نەتیجە و دەرەنجامە وات لێکە سبحان الله تو تەماشای بکە پاشی ڕەمەزان کە کۆتایی دێ تەماشای دەروونت کە چەند مهەیە چەند هادیئی چەند مرتاحی بانگ بدا بە ئاسانیەتی نوێژی کە 11 ڕکعات نوێژت کردینە لە تەراویحە نوێژە سبەینی لە بەروی لێ ڕاهاتی وچی دوو مانگ پێچوون عین و بالله دێتەوە سەر بەزمی جارە نوێژێ ناکە ساعت 9 نوێژە سبەینیەکە ساعت 10 نوێژە سبەینەکە لۆ لە بەروی ئەو نەفسە بەردەوام پێویستی بە تەزکیەکردنە خوای پەروەردگار لە مولایەکمان خۆش بی ڕەحممان پێ بکە خوای پەروەردگارە بمانگەینە ڕەمەزانی بە خاتر گەورەی خۆت وامان لێ بکەی مستحقی نەزر ڕەحمەتی تو بین بارك الله فيكم سپاس بۆ جێگرتنەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته